پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری پێشکەش دەکرێت. سڵاوتان لەبێ خۆشەویستان، بە هیوام زۆر باش بن. لە دوای ساڵی تازەوە 2026 دووبارە گەڕاینەوە لاتان. فەزلی خوای گەورەیە. اینجا پرۆگرامێکی زۆر تایبەتمان بۆ ئامادە کردوون، پرۆگرامێکە دڵنیام لە بینینی تێر نابن و لە هەمان کادا زۆرتان چاوەڕێ کرد، زۆرتان حەز لەو پرۆگرامە بوو. لەبەرەوەی نامێکی یەکزار زۆرم بۆات بوو. کاکە و گۆرانی بێژەمان بۆ داوەت کە حەز دەکەین بیبینین و لە نزیکەوە و لە هەمان کادا لە پرۆگرامی خۆم و خۆت بێ و بە فرسەتمان زانێ لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە، لە ڕۆژهەڵاتی کوردانەوە میوانداری کەسێکی زۆر خۆشەویست بکەین لە شاری مامۆستا حەسەن زیرەکی نەمر کە ئەویش کاکە لوقمان عەزیزی. کاکە لوقمان یەخوا بەخێر بێ. پێش هەموو شتێ سڵاو لە کاک سۆرانی عەزیز. زۆر سپاس. قوربانتم، چاوت ماز دەکەم لە پرۆگرامی خۆم و خۆت. زۆر سپاس. خۆم بە بەختەوەر زانم کە ئەمڕۆ هاتوومەتە خزمەتی جەنابەت و لە خزمەتی جەنابتان. باشە. ماشەڵڵا ئێستا لوقمان عەزیزی بەرەو پێشچوونێکی باشی بەخۆوە بینیوە. سوپاس بخوا ناوەکەت هەر هەبوو، بەڵام ئیتر لە دوای ئەم گۆرانیە شەلەلە ینی کە بوو بە خێر و بەرەکەت لوقمان عەزیزی ئابدەیت کردەوە، دەبێ وا بڵین. ینی چەند دەرگایەکی زیاتری بۆ کرایەوە و لە هەمان کاتدا خەڵکێکی زۆر زیاتر لوقمان عەزیزیان ناسی، دەبێ وا بڵین وایە؟ بەڵێ ئەرێ وەڵام من بە گۆرانی شەلەلە جەهانی بوو، میتر نازانم بڵام چی، وەڵی هەر کەس دەبینیت فەقەت گۆرانی شەلەلە، حتا منداڵ لە کووسەشەوە دەڕۆ هەر گۆرە خەڵک گۆرانی شەلەلە دەڵێتەوە. زۆر دەنگدانەوەیەکی باشی بووەوە، من سپاسیش بۆ خەڵکەکە جۆگری بوون و بە هەر حاڵ. باشە. کاک لوقمان پێت خۆشە هەواداری منداڵت هەبێ؟ بۆ خودای کاک سۆران ئەوڕۆ ئەگە منداڵ و هەوادارت بێت باوەڕکە مطمئین بە دەتگەێنە ئاسمان. چۆن منداڵ هەموو شتێکی قبول نییە؟ هەموو شتێکی قبول نییە منداڵ. باوەڕکە بە زاتی خوددا ئەمن لە بۆکانەوە لە خۆم ئاواڕۆشم لە کوچەوە دەڕۆشتم، ئەوە لە هەموو کوچێک خەڵک ئەو گۆرانی منی دەوشە منداڵ شاللا هەمووی دایانوتۆ چا ئەگەر شتیشکی نەقڵی پێشینیان هەیە کاک سۆران دەڵێ گەڵ شت کەوتە سەرزاری یەک شێد یەک منداڵ مطمئین بە ینی بە ئاسمانت دەگەێنن، ئەوەت گەورە دەکەن. گەیشتە ئەو لیڤڵە؟ وەڵڵاهی جاواب ناکرێ خۆم بیڵم دەبێت خۆت بینیت بە چاوی خۆت؟ ئەرێ وەڵام بە چاوی خۆم دیم، خودداوکیلی حتا لە تارانێ بۆ گەورەیە تەواوی عالم گۆرانی منی دەکتەوە. تارانێک کە مەسەن 15 ملیۆن 14 ملیۆن جەمعیەتی هەیە تەواوی تەرەفداری ئەو گۆرانیە بوون. تێگەڵ. باشە. کەواتە شەلەلە لە زاری لوقمان عەزیزی بە وتنەوەی لوقمان عەزیزی بوو بە خێر و بەرەکەتیش بۆ لوقمان عەزیزی. ئەوە شکر بۆ خوددا، یا خوددا بێوێ ئینسان سەر بڵند و سەرکەوتو کات ئاوا سەرکەوتو تەکاتی تر. ئەوە شکر بۆ خودای گەورەیە، لە خودای دەزانم منەوە. باشە. بەشێک لە خەڵک ڕخنەی ئەوە لێ دەگرن دەڵێ تخوا لوقمان عەزیزی ئەوە هونەرە دەیکا؟ دێڵەن ئەمن هەزار جاریش پامم بۆ هاتووە و خۆشم گوێم لێ بوو، ولی کاک سۆران بۆ خوددایە نازانم بەڵام چی خۆ تۆ دەمی خەڵکت بۆ نابەسێ بە ذاتی خوددا. بە ذاتی خوددا هەر کارێ بکەی خەڵک ڕخنەت هەر لێ دەگری. جایتر نازانم لە حەسوودیایە، نازانم ئایا ئەری بابە بۆ خاتری خوددا من بمێ دڵی خەڵک شادکەم، شادکردنی دڵی خەڵک بۆ وابێ ڕخنە لێ بگرن. ئەتووە ئەلئانەکە هەر من ناڵمەوە بڕۆ قورئان باسی دەکات، ئینسانە کە بتوانێت دڵی خەڵک شادکات خوددا بەهەشتی بە قسمەتەکە 100 جارش ئەوە لە قورئانە هاتووە. ئەمن حتا خوددا شادێ ئیمام جومعەی شیناوای پیرانشار پەیامی زەنگی بۆ لێدام، دەستخۆشی لێکردوم. ئیمام جومعەی شیناوای پیرانشار دەستخۆشی لێکردوم، بە خوددا شایدا وتیوێتی بەڕاستی نازانم چۆن تەشەکورە لێ بکەم کە تۆ دڵی ئەو خەڵکە شاد دەکەی. تێگەم. کەواتە ینی ئەم قسانە تەئسیر لە تۆ دەکا؟ من ئەو نەوەڵە ئەسڵەن جا من ئەگەر گوێ بە قسەی هەر کەسێک بدەم و هەر کەس شتێک بڵێ و ئەمن بە قسێکم قەت کە سەرکەوتوو نابی، هەر من نە هەر کەسێکی تر تو هەر شتێکی خۆت پێت باشە بیگرە بەریتر. دوژمنت زۆرە؟
والله خۆ من نەوەڵام من دوژمنم نییە مەگە بڵێ دوژمنی گۆرانیەکانم بن یا بەعزە نەفرە گۆرانی منی پێخۆش نەبێ یا ئەینا من خراپم بۆ کەسێک نەبووە تا من دوژمنم بێت. باشە هونەرمەندەکان دژایەتت دەکەن؟ والله تخوا زۆر ڕازگۆیانە جوابدەوە. بۆ خوددایە کاک سۆران من ناڵم هەمووی بەڵام هونەرمەند هەیە ئەرە والله هەشایکی ئەرە وڵا زۆر هونەرمەندیش هەیە زۆری پێ ناخۆشە مەسەلەن هەر ئەسئلان جەنابەت پێشکەشکاری ئیمکانیە زۆر پێشکەشکاری تر ڕقی لێم بێ ڕقی لێت بێت چۆن چییە پێشکەشکاری چاکی چۆن بەناوبانگی متمەئینیشم بۆ جەنابیشە دەشتە پێشاتوە. طبعا باش جا موقعی من پرسیارە بۆیە من پرسیار لە تۆ دەکەم موقعی تۆش جوابدانەوەیە باشە وایە کەواتە هونەرمەند هەیە کە دژی تۆ بێ؟ والله هەیە وەلی خۆیان نیشان نەداوە بە جۆت نەگەیشتۆتەوە؟ نەوەڵڵا نەمدیوە زۆر کەسیش تەشەکوریان لێ کردووم حقیقەتەن لە بۆکانەوە کەم دەبینم لەگەڵ هونەرمەندەکان دەرکەوی بۆ والله کاک ئەمن جارێ یەک کە مەسەلەکە غرورە خۆگرتنە مەجالەیان برادەری هونەرمەندەکان کەمە ئەوەی کە سادە بێت باوەڕکە من ئینسان لە خۆم سادەتر نابینم نەمدیوە خودداوکری ناشی بینم بە ذاتی خوددا ئەمن لە ناو شارە دەڕۆمە ناو شار بەلی باسایەک دەڕۆم کە خەڵک پێی عەجیبە لە چۆن تۆ هونەرمەندێکی ئابووری باوسە دیتە ناو شار ئاوا ئەو ئینسانێکی خاکین و خۆڵینم نا وەلی هونەرمەند بۆ خوددای نازانم بڵم چی کاری من ئەکسەرین هونەرمەندەکان کە بەیەکۆن بەنبێژن منش بەنبێژی ناکەم سەبکی من لەگەڵ هەمویانە متفاوتترە بەڵە جیاوازە جیاوازترە بە خاتری ئاوەدەینە نەوەڵا بە خاتری هیچ شتێکی تر نییە. باشە ئەوەندەی لە ینی لە لای فارسەکان تۆ حەفلە و شت دەکەی لە لای کوردەکان هەز دەکەم ینی ئاهەنگ و حەفلەی زەواز و شت کەمترە بە بەراورد لەگەڵ شارەکانی تر بۆچی؟ واللهی کاک سۆران ئەمن حەفلەی بۆکانیشمەیە هەموو شارەکان سەر تاسەری ئەو کوردستانە زەنگم بۆ لێن دەستخۆشیش لە هەمویانەکەم ئەو کەسێک کە بە من ڕازیە من مەمنونیم بە قوربانی دەبم چاوی ماز دەکەم ولی هەر جێگایەک ئەگەر نەفعی تیابوو بۆت ئەوێ باشە بۆت کەواتە تو بە دوای شوێنە دەگەڕی کە مەسلحەتەکەی تۆ زیاتر بێ هەر ئەوەیە ئەوڕۆ ئینسان دەرامەدی لە کوێ باشتر بوو ئەوێ باشترە بۆت مەهابات $100 بداتێ بۆکان $200 بداتێ دەچێ بۆکان وەڵا ئەوەی کە زیاتر دەدات هەمیشە هەرواشە دنیا هەروایە ڕسمی زەمانە و ڕسمی دنیا وایە کاک باش بۆ پارە هونەر دەکەی؟ نەوەڵا من بۆ پارە هونەر ناکەم ئەمن هەر لە مناڵیشە بە عیشقۆ کردومە ولی ئیتر بە شێوی ژیان و لەسەر ئەوەی تر ژیان بەس لەسەر هونەرە منداڵ و زیندەگیم بەهەرحاڵ بۆ ئەتوانم بەخێ بکەم تازە کوا من کای ئیشێکی ترم پێ دەگرێ بەغێرە عمری و زیندەگی خۆمەم لەسەر هونەردانە خوددا وکیلی ژیانت هەموو لەسەر هونەرە؟ لە ژیان مە هیچ کارەترم نەکردەوە بەغێر هونەر دەتوانیت کاریش کەش بکەی جگە لە هونەر؟ ئەی ئەگەر ئەرەوەڵا ئەگەر دەڵێ ئەگەر کەوتی تا ئەولایی بێت فاقی وەرەوەڵا دەتوانی ئەی بۆ ناتوانیت باش ئەگەر خوا نەخواستە هونەرەکەت نەمێنێ دەتوانین بی بە کرێکارێک؟ کرێکاریم بۆ ناکرێت کاک سۆران بۆت ناکرێت؟ ناوەڵا کرێکاریم بۆ ناکرێت. باش ئەی ئەگەر کرێکارێک داوا لێ بکات ئاهەنگەکەی بۆ بکەی و حەفلەی زەواجی بۆ بکەی بێ بەرامبەر بۆی دەکەی؟ هەزار زاریشم کردووە هەزار زاریش من ئەو کارە کابراوتی بە خوددا ئەمن فەقیرم پوڵم نییە پێم خۆشە بیت من پێم خۆشە مثلا خانەوادەکەم داوای تۆ دەکەوری خواشاهیدە نیمە پوڵت پێ بدەم بە ذاتی خوددا چوو پوڵم لێ نەسەندووە بێ بەرامبەر وتومە بێ بەرامبەر وتومە فەقەلای کەسێک مەڵە من پوڵم تۆ وەرنەگرووە هەر بڵێ لی وەرگردووم با خەڵک پێم فێر نەبێت بە خەڵک پێم فێر نەبێت ئەرێ بە ذاتی خوددا تێگەم باشە من دڵێکی پاک و سادم هەیە بە خوددا کاک سۆران دڵەتی سودانێ دەڵێ جیفانی منە ئەرێ بە ذاتی خوددا باشە کاک لوقمان گیانە بۆچی لەگەڵ گۆرانی وتن هەندێک حەرەکە و جوڵە هەیە دەیکەی لەبەر چی؟ خەڵک داوا لێ دەکەیان ئەمە کردو بە ستایلێکی خۆت؟ وەڵاهی کاک سۆران ئەمە من هەر ئەگەر دەست ئێمە ئەو میکرۆفۆنە ناتوانم نەوێسم بەدەست خۆم نییە لە خۆمە جێوە دەمگرێت لە خۆمە پێم خۆشە گۆرانی بەزە پێم خۆشە گۆرانی بە شەو بەڵام عیشقم لەو عیشقم پێێتی زانی چۆن دەڵم ینی بە کارەکەی خۆم عیشق دەکەم
بە شغڵەکەی خۆم کەیفی پێ دەکەم بە گۆرانی وتنی خۆم کەیف دەکەم پێم خۆش ئەگەر وتم شادم بە خۆشم و 10 نەفەری تر شادکەم ئەوان پێ خۆشە باشە ناتوانم ئاوا بێستم خوداوەکیلی ناتوانم بەدەست خۆم نییە هەنێ خەڵک هەیە دەڵێت ینی تۆ هەڵدەپەڕی گۆرانی بێژی حەفلەی سەر و سەرچاوە بەڵام تۆ هونەرمەندێکی گۆرانی لە ناو عارەبانە دەڵێ لە ناو سەلاجە دێ گۆرانی دەڵێ لە ناو قاعی حەفلە لەو سەری بەو سەری دێ دەڵێ ئەمە کەی هونەرە تۆ جوابی تۆ بۆ ئەمانە چێ بۆ قسانە واللهی کاک سۆران ئەمە جارێ ئەوەڵ ئەگەر سواری مەسەلەن هەرەبانە ببێتم خوداوەکیلی هەر خودی ساحب حەفلەکە و کاری بە من کردووە لەبەرم پاڕاوەتەوە کەواتە ساحب حەفلە چت پێ بڵە بە قسەی دەکەی هەموو شتێک ناوەلی خوداوەکیلی ئەو برادرە من لە حەفلەیە یەک جار سواری عەرەبانە بووم ناڵم نەبووم بووم ئەویش بەخاتر دڵشادبوونی خەڵک خوداوەکیلی ئەو کارم کرد ئەویش کابرا ئەوەندە لەبەرم پاڕاوە پێمان خۆشە هەر پێم خۆشە یەک جار بتبینم وتم بەسەرچە وەڵی تۆ چۆنە پێ خۆشە من لە خەزمەتە داوتی تەنیا ئەو کوڕەمەیە پێم خۆشە ئەو خەڵکەم بۆ بێنیتە جەو و خۆشی و شادی ئەمنی وەڵی پەشیمانی لەوەی کە کردوتە وەڵی ئەو عینە کردویشمە وەڵی جا بڵم چی وەڵی ئێستا پەشیمانی هەر وەڵا پەشیمانم نابووایە سوار عەرەبانە بواە بە هەر حاڵ پێ بڵێن و دووباری دەکەیەوە نەوەڵا نایکەمەوە ئەلا 100,000 پێوتم نەمکردوە خوداوەکیلی چون ئەوە ناکەم تازە ئەو عینشکە کردومە بە هەر حاڵ قسەی 5-6 ساڵەوە پێش بوو ئێستا لقمە عەزیز لە مەرحەلەیەش لقمە عەزیز لە مەرحەلەکی ترایەوە خۆ بە خوددا ئەلا من دەچمە جێگای وایە زۆر کاری تریشم پێ دەکەن وەلی نایکەم بە خوددا بەذاتی خوددا ئەمن حتا حازر بووم لە نەڵاسی سەردەش بووم لە مەراسم بووم کابرا هاتووە توێتی حتا خەڵکی ئەو هەولێرە هاتوونەتە کردو نەڵاس خوددا شایدە ئەو عینە مەسەن قسەی 2 ساڵە پێشە بە قورئان شوار وەرەقە 5 وەرەقی پێداین فقط پێما خۆشە سوار عەرەبانە بین نەبووم نابم تازم ئیشە ئەو کارە ناکەم چون بە هەر حاڵ هین وای پی جوان نییە زانی چۆن دەڵم ئەسن ناشرینیش نییە ئەو کارە وەلی هین وای پی جوانیە جێ نەکەوتووە لە منتەقەی خۆمانە تۆ بزانە هونەرمەندێکی وەک مایکل جاکسۆن چی دەکرد بە نایەکی دەدا چی عیب نییە وەلی لە کوردستانی خۆمانە بە قوربانی بووم خۆ ناوێری پار ڕاست چاپدانی دەڵا عیبە ڕازدانی دەڵا عیبە کورە بابە بۆ عیبە مەگەر چیە تۆ کوردی بوو دە باشە هەر من کوردم نابێت خۆش بم من کوردم نابێت شاد بم من کوردم نابێت بە حاڵ بجووری ئەمە چیە کوردم چییە با منش با لە کوردیشا هونەرمەندێکی وەک ئێمەش هەڵکەوێت چییە پێت خۆشە پێ بڵێم مایکل جاکسۆنی کوردی جار پێم دەڵێنەوە ئەلانوان پێ دەڵێن زۆر کەسمان پێ دەڵێت باش تۆ ئەڵەتم پێم خۆشە پێم بڵێن لوقمانی عەزیزی بە نێوی خۆمە پێم خۆشە هەمیشە سەربڵند و سەرکەوتو بووم ناوێتە لە خۆم بنم ئەوەی کە ناوێتە لە خۆی بنە دروست نییە ئینسان بە خۆی بە شخصیەتی خۆیەوە بە ناوی خۆی جوانە ڕاست چۆنە لە حەفلەی لە ینی هەموو حەفلەکانت هەر بەجلی کوردیەوە دەچی مەسەلەن لە شارە فارسیەکانیش کە دەتبینم هەر جلی کوردی لەبەر دەکەی پێم خۆشە کە ئەو شتەی دەکەی بەڵام ینی ئەوەی کە لەوێ هیچ ڕخنە لێ ناگرن یان مەسەلەن زۆریشیان پێخۆشە حەسڵەن زۆر چونکە ئەم جلە کوردی کە جەنابە لەوێ دەکەی ئەمە لۆگۆی توە هیچ کەس ناتوانێت ڕخنە لە من بگرێ من بە ئەسالەتی من شوخی بکە یا شتێک ئەنی زۆرشی کەیف ئەم تەشویقم دەکەن ئەمن جگایەک دەچم لە تارانە ئالە مدەتەیە ئەمن کۆنسرتایەکم کردو لە تارانە بە ذاتی خودات بۆ کەم هونەرمەند کۆنسرتای ئاوات بۆ کەم هونەرمەندیش ئاوا پێشوازی لێ دەکری ینی ئەگەر ئام بەزمە لە ئێران ئەگە پێش ناتایە باوەڕکە ئەمن تازت بوو مەتارانی ینی 4 مانگ 5 مانگی تریش ئەمر فقط کۆنسرتم قەولدا بوو فقط بە لیباسی کوردی و ئەمر شانازی بۆ لیباسە دەکەم قەدیشە تا من ما بێتم قەت بە شەڤاڵ گۆرانی ناڵم چەند قاتی کوردی تێکا وەڵی 12 دانەیەکم هەیە 12 ئەری وەڵا بەس کەمە لە چاوی کە ماشەڵڵا تۆ ناوبانگێکی زۆرت هەیە و بەس بەج لە کوردەکانی شت ینی حەفلەوە شانازی دەکەم بەجلی کوردیم ینی ئەو جێگای کە من دەچم کاک سۆران ئەمە تاران دەچم ئیسفاهان دەچم شیراز کرمان جیرۆفت سیرجان تەوای شاری ئێران ئەمن دەچم ینی باوەڕکە ئەو کەسەی کەسوود جەنابەت دەڵێ ڕخنە لە من دەگرێ ینی خۆی بێزانم ئایا دەتوانێت بۆ لیباسە کوردی و بێ و گۆرانی بڵێ ئەمن کابراایکی هونەرمەندیشم لیباسە کوردیەکەم دەنەپشن ئیفتخار بۆ لیباسە دەکەم جوانە ئیفتخاری پێ دەکەم قەتشیدا ناکەم ئەمە لۆگۆی ئێمە قەتشیدا ناکەم ڕاست حتا من مابێتم فقط بە لیباسی کوردی و گۆرانی دەڵم بەو کڵاو پێچەشمەوە جا هەر کەسیش هەر شێ دەڵێتەوە عەقیدە ئازادە خەڵک چی دەڵێ با بێڵێ خۆ ناکرێت
دەمی خەڵکم بۆ نابەسرێ بە ذاتی خۆ کەواتە قسەی خەڵکت بەلاوە گرنگ نییە. قسەی خەڵک نەوەڵڵا ئەستم بەلای من هیچ گرنگ نییە. بای بێڵێ جا کاکە ئەلبەتە قسەکانشان لەسەر چاوم دادەنەما نەبڵم بەبێ حورمەتی یان نا ئەوانە عزیزی منن هەر کەس ڕخنە لە من دەگرێ هەر مەمنونیم ئەوەی تەرەفدارمە هەر مەمنونیم ئەوەی قسەی ناحەز دەکا هەر مەمنونیم. باش شانازی بە چ شتێکی خۆتەوە دەکەی ئەگەر لە دڵەوە پێم بڵێ؟ من بە ماهانەوە بوومەتە شانازی بە ماهان دەکەم یەک بە لیباسە کوردیەکەم یەک بە ماهانەوە مەهام گیانوتەوە تەبەقە ماشەڵڵا ماهانە ماهان ماشەڵڵا بەڕاستی تیارەیە ئەچما هەچکو یەک خاڵم تەختە ناترسم کاک سۆران ئەم نییە نا کوڕە ینی ئەگەر لایەنی هونەرەکەی سیر بکەین ینی قسەیەکیش بکەین بمێنێتەوە بۆ ئەرشیف و بۆ مێژوو ینی ئەم کوڕە دروست نابێتەوە کەسێکی تر نیە بڵێ بێتە ماهانی دوو. کاک سۆران ئەو شتە دەبێت لە خوێن تا بێت هونەر ئەبێت لە خوێنی ئینسان نابێت ماهان هەروە ئەلان شتێ هەر ئامێرێکی پێ بدەی باوەڕکە بە دوو ڕۆژ دەزانێت چەند ئامێر عەسفکە ئەلان 15 دانە ماشەڵڵا لە هەر 15 دانەکانە ئوستادە. باش ئەرێ وەڵڵا معاشی چەندە پارۆشتی چەند دەدەی؟ وەڵی جاما خۆی خۆت بەختارە ئەوە خۆ من حەسەن کارم بە پارەی ماهان هەر نییە هەمیشە دایمەکە ئەوەی پاشی دەکرد بۆیە هەر بۆ ئەوە جا بۆ شێ ژیانی بۆ ماهانە و وەک کچێک کۆلم هەیە بۆ چێ چەند منداڵتە؟ دوو منداڵ وەڵام ماهانمە یەک کچێکیش کۆلم هەیە نیهان دەی عەمر درێژ بن ئینشاڵڵا ڕێزمانێ بۆ ماڵەوە. کاک لوقمان چەند دەبێت زەواجت کردووە؟ ئەمن لە 22 ساڵگیەوە چەند ساڵی؟ ئەلئانەکە 45 ساڵە ماشەڵڵا 23 ساڵە ئەرێ وەڵڵا 23 ساڵ ماهانی دروست 23 ساڵە. باش دواتر دەرینە سەرە و بابەتە با بچینە لای گۆرانێک لە خزمەتە ئەو گۆرانەی کە بەڕاستی ژیانی لوقمان عەزیزی دەبێ بڵین گۆڕی وایە شەلەلا شەلەلا حەق بە قوربانی بمەرێ وەڵڵی بەسەر چاو فەرموو. دخترک کوچه بغلی ابرو کمون شش مسلی بجوری عاشق شدم با اون نگاه عملی کوچولی آتیش بره خیلی دلم دوست داره این پا اون پا کردنت کلا سرم نمیذاره کلا سرم نمیذاره شی شیطونک شی شیطونک شی دخترک کوچه بغلی خیلی دلم تنگ برات بدجوری عاشق شدم عاشق اون شیطونیات کوچه به کوچه سر راد میشینم و میشم فدات تا که بیایی رد بشی شیطونکی با خندات شیطونکی با خندات شیطونک شیطونک عروسک شکستنی فقط بگو مال منی میذارم روی چشم نکنه بیافته بشکنی دلم حالا که خوب میدونی شکارته دیره گون بده کبود هر جا که باشی یارته کاکە گەرمت کردین ئەوە چی بوو؟
گەرم بووی کاک سۆران خۆ کاری وەیە کورجاشتا لە حەفلە نەبووی وا لێکەم هەناسە دەرنەیە بەخوای تۆ بێ بۆ حەفلە و من لەوێ بم هەتا دوو ڕۆژ دەبێت بخەوم پاش حەفلە ئیشەڵڵا کە بێکۆ دەبین بۆ ئەمێدی خوددای ئینشاءڵڵا باشە وتمان بە تۆزە بچینە ناو ژیانی تایبەتی خۆتەوە بە خۆشەویستی زەواز کرد کاک لوقمان ئەرێ وەڵڵا یعنی خزمنیان هیچ پەیوەندێکی خزمەتیتان نەوەڵڵا هیچ پەیوەندێکی خزمەتمان بێ کۆنەبوو هەنش مەناسی پەیوەند ئەوەتان هەبوو پێشتە ینی ئیلاقە شتان هەبوو بە قەولی بخۆتانە ئیرتیبات ئەرە وەڵڵی تقریبا مانگێک ئێرتباتمان بێکەوە بوو یەک مانگ باش دڵپیسی لە ناکە کاک لوقمان نەوەڵڵا بۆی باشە دڵپیس نییە کاسوەران خدا هیچ بێنەدا ئەمێ بە منداوە باشە دڵپیس نییە دڵپیس نییە ئەوەی باشە باشە ئەنا کولی ڕۆژ بە قوڵان تووشی قەبعاتێکە بووی لە ماڵەوە والله بەخدا قەت هەبەوە کێشە لەگەڵ شتێکی تۆ هەبێ مەسەن لە حەفلەکانە نەوەڵڵا شکر بۆ ئەوانە زۆر باشە کاکفر شکر قسەی بۆ خوددا ناکە. بۆ ئەوانە باشە نازانە من شوێنم پیاوی خۆیان ناسێ باڵی کردووی هەردێەوە کوڕە چاگەرە وەڵڵای هەردوو باڵی کردووم باشە عاشق بووی کاک لوقمان لە ژیانت واللهی ئەرەوەڵ عشقی خێزانم بووم بەس ئەو هەرێ بە خوددا پێشووی واللهی عشقی ئەرەوەڵا نەفرێت تریش بووم ئەی چی بەسەر ئەو بە قسمت نەبوو بە هەرحاڵ ئەو بە قسمت نەبوو ڕۆشت و قسمت نەبوو ئەلانژەوە لە ئوروپایەوە ئەی شێرە وەڵا قەدوستە بڵێ داچی حەوت منداڵانیش بێری خۆمی نا والله چۆن خداوەکیلی خێزانم بە دنیا ئەوەز ناکەم کاسوەرە والله خێزانم بە دنیا ئەوەز ناکەم ئەی والله ئافرین ئەرێ بە خوددا چونکە تەسەوڕ دەکەم لە زۆر مەرحەلەی ژیانت هەستان و دانیشتن و ینی مەبەستمەوەیە کە لە تاڵی و شیرنەکانی ژیان لەگەڵت بوو ئەوەی هەمە و پەیام کردووە و بۆ تال ئان گەیشتوم پیوس ئاوە بە هەرحاڵ بە بەدبەختی و بە فەقیری و هەموو شتێک تا ئەو ڕاتوم هەر ئەوم لە پشت بووە و وەک شێویش پشتی گدم بۆ یەکانی ئاوا شکر بۆ ئا خدای گەورە سەرکەوتوو بوو باش الحەمدولله کۆمنتێکێ مەسەرەن زۆر بێتاقەتت دەکات والله من فقط بۆ بناڕەحەتی من وای دەڵێ ئەوە ئابڕووی کوردی بردووە یا مەسەلەن ئەوە بۆ لیباسی کوردی وەچێتە ناو عەزمانە گۆرانی دەڵێ ئەوە ناڕەمە دەڵێ بۆ لیباسی کوردی بۆتە چیتە ناو عەزم گۆرانی دەڵێ تو بی افتخار بمن کە عزیزەکەم برای عزیزم تو بە شانازی بمن کە من لیباسی کوردی وەچێتە کەلتورێککە بەو جلەوە بەو والله قسم دەبوای شانازیت بە منەوە کردای وتای ئەو برادرە تو پێیان دەناسێنی بەزاتی خدا من لیباسی کوردیم بە تەواوی تاران ناسان بە تەواوی تاران هەر من ناڵم بۆ ئەو خۆ فیلمەکانی ئەیتر لازمەوە ناکە من فقط بۆ ناڕەحەت من دڵی لیباسی کوردی بۆ دەکەێتە بەر لە ناو عەزەمان ئەو قسە زۆر ناشایستە ئەو زۆر ناشیرینە کابراوات پێ دەڵێ من لیباسی کوردیم بە دنیا ناسان تۆ بێ افتخار بە من کەی برای عزیزم والله بێ افتخارم پێ بکەی هەر بەڕاستی دڵت خۆشە هەر قەتم دڵخۆش نییە بەزاتی خدا چات بۆ دڵخۆشی بۆ خەڵک ماوە کاک سۆران کامە بۆ کامە دڵخۆشی بە چی دڵخۆشی چی وەختی ئەمن بم بێ و جیرانەکەم نەیبێ دڵخۆشی چی والله بیلای تەڵای من بێم بێ و جیرانەکەم نەیبێ وەک منیش نەمبێ وایە وەختی من بێم بێ و هاوسێکەکەم نەیبێ ڕفیقەکەم نەیبێت دۆستەکەم نەیبێ بەکارچیت هەر خۆش نیە ژیان ژیان ئەوە خۆشە هەموو کەس بیبێت هەموو کەی وەک یەک وابیت ئەوە خۆشە ئەوە منی کوشە ئەوە ناڕەحەتی کردووە ئێمە فەقیرمان زۆر تایە باش هاوکاری خەڵک دەکەی وڵی جاوە کاگە عەلی هەمیشە لەگەڵم بوو دەزانێت خەڵکیش ینی ئەوەندەی من کۆمەکی خەڵکەکەم خدا و چیری ئەوەندەی من کۆم دڵی هیچ کەسێکم ینی باوەڕکە من ئەو مدەتێک کە لە تارانە بووم و لە تاران چوومەتە حەفلە ڕۆژی پێم وابێ 15-20 خانەوادە زەنگیان بۆ لەدام بۆ یارمەتی هیچ کەسم بێدڵ نەکرەوە باوەڕکەی جا لە کەم کەم و لە زۆر زە نردومە ئەوەی کە لە تەوانی خۆما بێت چەند عایلە لەسەر مانگانە ینی بۆ نەمستە هاوکاریان کەی هاوکاریان بکەم ئەمن جارێک کاک سۆران خانەوادەی خۆم خانەوادەی ماڵی خێزانم خداوکیلی خەسووم کەسی نییە سی ئافرەتن لە ماڵە ئەمن هەمیشە دەمەکە یارمەتی ئەوان دەدەم ینی باوەڕکە هەمیشە ئەوەی بۆم کراوە بۆیانم کردووە بەزاتی لە گەورەی خۆتە چون کەسیان کەسێک نیانیان بۆ دەربێنە کەسێک نییە کاسبیان بۆ بکە هەمیشە ئەرە بە خوددا یارمەتیم داوە بەخوا زاوایەکەم هەیە ئاوەڵ زاوای خۆمە فەقیرە ماڵم پێ داوە باوەڕکە ئەوە بەخوا شتێکی وای لە ناسەرم بەخواوە 10 ساڵە تێدایە 8 ساڵ 9 ساڵە تێدایە باوەڕکە هەر وەک ماڵی خۆی باوەڕکەی الحەمدولله خێزانداریشە بەخوا ماڵی تریشم هەرداوە بە نەفەرێکی تر لە بۆکان بەزاتی خوددا لە ئەویژە مەشتێک چەند ماڵت هەیە کاک لوقمان والله تقریبا ماشەڵڵا
سێ چوار دانەیەکم هەیە سێ چواردان گیان هەمووی بە هونەر پێیا بوو ئەرێ وەڵڵی ئەوەی هیچ کارێکم نەکردەوە چۆن بە دروستی کردومە چۆن بە سەداقەت کردومە شاید ئەنا ڕفێقی منیش بێ هەر لەگەم شاکاری کردەوە بەڵی نەیبێت باش ولی من بە سەداقەت کردومە بە پاکی و بە دروستی کردومە خەڵکیش ئەزانە من چەند پاکم چەند دامێن پاکیشم خداوکیلی چەند بە ناموس و بە ئەدەب بوو هەمیشە لە حەفلە لە هەموو جێگایەکە باشە تەرچالۆ شەیتانەکە مەکە لەستەر شای شێ دەکەمش بۆ شادی دڵی خەڵکە کە خەڵک شاد کەم باشە ئەو کاتانی کە تۆ گۆرانی دەڵێ و ئەو حەرەکانە دەکەی ئەو جوڵانە دەکەی بەڕاستی دڵت خۆشە عەرزم کردیتم بە خوددا دڵم خۆش نییە کاکسوەرە یعنی لەو کاتانش دڵت خۆشە نەبەزات لەو ئەینەیە باوەڕکەتر خۆم دەمێن لەباری بێخەیاڵی خۆم لەباری بێخەیاڵی دەدەمەزانی چۆن دەڵم مەجبورم تازە من هونەرەکەم ئەوەیە خەڵکیش تویان بەو شێوازە دێ تازە منشیان بەو شێوازە دەوێت من ئاوا بێسم خەڵک نامێ تازە من ئەوەم لوقمانی عەزیانی ئەوە کەسێک هەیە بە بەردەوامی بیری بکەی ئەرێ وەڵڵاهی من تەنیا کەسێک پشتی شکانم خدا و کیلی کاک سۆران یەک دایکم بوو یەک برایەکم خدا و کلیژم برایکیشم ینی منش برایکیشم بوو ئەوەش ئەوەی تر پشتی شکانم هەرچەند کەژم برامولی بەقەی دایکم پێم ناخۆش بوو خدا و کیلی وەلی تە دایکم بەڕاستی چەند ساڵ دەبێت چەند ساڵ عمری خۆی 2 ساڵە 2 ساڵە ئەرێ وەڵڵاهی جێگا و مەکانی بەهەش الان بیریە ئەلئان بوایە هەر بە کۆڵ بم جێڕایەت خدا و کیلی پەشیمانم لەو کارانێکی بۆم نەکردووە بەدڵ پەشیمانم چیت بۆ نەکردو ئەوە زۆر کارم بۆ بکردایە ولی نەمکرد بۆ نەتکرد ئیتر دایک هەر کارێکی بۆ بکە هێشتا هەرکەمە هێشتا نەکردەوە بووی هەشتێکی بۆ بکە هێشتا هەر بۆ نەکردووە کەواتە ئەم شتانێک کە هێشتا نەکردو خۆم زۆر لە خۆم ڕازی نەبووم بۆ دایکم کردووە عەزابت دەدا ئەرێ بە قورئان بە ذاتی خوددا ئەوەی نەبوو کە من ئەوەی بۆ زۆر لەوە چاترم بۆ بکردایە بۆ دایکم لە خۆم ڕازی نیم ئیشەڵڵا دایکم لێم ڕازی بێت ئەوە زۆر چاترم شتم بۆ کردایەت کە لە ژیان بوو گەرنی ئازا کردی ئەرێ وەڵڵی 100 زاری تۆ گەردنە ئازابێ ڕۆڵە باش ئەگەر قسەیەک هەبێ سەری ئەو کامەرەیە بکەی بۆ دایکتی بکەی چی پێ دەڵێ بۆ ڕۆحی پاچی وەڵڵا دڵم دایکە ژیان یاڕبی جێگات بە هەش بێ بۆ خاتری ئەو قورئانە یاڕبی بە هەش جێگات بێت ئەگەرە منیش کەمکاریەکەم کرد بێدایە گەدنم ئازاد کە دایە ژیان بە قوربانی قەبرەکەت بم بە قوربانی خاک و خۆڵەکەت بم باش بچینە لای گۆرانێکی دایک یەک گۆرانیم بۆ دانا بۆ دایکم ینی باوەڕکە ئەو گۆرانیم لە ناخی دڵاوە بۆ دایکم لە ناخی دڵماوە بۆ دایکم بتووە ئەرێ وەڵڵاهی باش برادران حاضر بن و دەچینە لای ئەو گۆرانی کە کاک لوقمان بۆ دایکی ڕەحمەتی و تۆ پێشکەشێکم بە دایکی خۆشەویستم دایکە ژیان پێشکەشە بە تەواوی دایکانی خۆشەویست گیان مەرگت کەم لەبیرم ناچێت مردی لە یەک کری کردین تەواوی خۆشی لێ بردین مردی لە یەک کری کردین تەواوی خۆشی لێ بردین ڕاستە کە تۆ نەمابینم بەس ئێمە پێکەوە مردین ڕاستە کە تۆ نەماویلم بەس ئێمە پێکەوە مردین گۆشی دوایی گریان دووبینی نەبوونی تۆ شێوان دووبین گۆشی دوایی
گریاندومی نبونی تو شواندومی یادی تو ئاگر وایە لەنا خەوا سوتاندومی یادی تۆ ئاگر وایە لەنا خەوا سوتاندومی مەرگ و دوورید ناشێ لە بیر بێت هۆمەوێم خەمار و پیر مەرگ و دوورید ناشێ لە بیر بێت هۆمەوێم خەمار و پیر دنیا لەمێم تاریک بووە لە یادی تۆ بوومە سیر دنیا لەمێم تاریک بووە لە یادی تۆ بوومە سیر دوای مەرگی تۆ تاڵەشینێم لە چاوم دێ گریا و شینێم دوای مەرگی تۆ تاڵەشینێم لە چاوم دێ گریا و شینێم هێندا گریام لە دوای کۆشێت تا مەزرۆیان پێکەنینێم هێندا گریام لە دوای کۆشێت تا مەزرۆیان پێکەنینێم بێ تۆ تاڵە ئەم دونیایە ژینم وەکو دووزەق وایە بێ تۆ تاڵە ئەم دونیایە ژینم وەکو دووزەق وایە خۆزگە لە دوای مەرگت عەزیز تۆم لە باوێش گردەبایە خۆزگە لە دوای مەرگت دایە تۆم لە باوێش گردەبایە خۆزگە لە دوای مەرگت دایە تۆم لە باوێش گردەبایە تۆم لە باوێش گردەبایە زۆر سپاس قوربانت بم. کاک لوقمان دەست خۆش بێ ئینشاڵڵا جێگامەکانی دایکی ڕەحمەت شت بەهەش بێ عمری درێژی بۆیە بەجێش پێ و چی تێبوانە کە دایکیان لە ژیان ماوە قوربانم کاک سۆرانجان نەبوونی عەزیزی دایکت چ لە ژیانت دەگۆڕێ نەبوونی دایک پشتت دەشکێنێ نەبوونی دایک وێرانت دەکا لە ناخوا وێرانت دەکا ئەو کەسانی کە دایکیان ماوە قەدری بزانن هەتا ماون احترامیان بگرن کورە لە دەستان دەچێت دوایی قەتقە خۆتان نابەخشن بە زاتی خوددا قەتقەتان لەبیر ناچێت عەزابی وجدان دەتان کوژێ هەتا ماون قەدری دایکتان بگرن ئەو گۆرانیشم پێشکەش کرد بە تەواوی دایکانی ئاسمانی باش زۆر سپاس کاک لوقمان ماشەڵڵا تۆ وەسعەت باشە ینی لە کارە هونەرەکانت چ پێویست بەیشە ڕێکلامەکە بیکەی هەندێک ڤیدۆم بینی لە سوۆشیال میدیا شتەکەی خۆت بابەتی جوانکاری و ئەمانە بوون کاک سۆران باڵای 20 دکتۆر زەنگیان بۆ لەداوم 20 دکتۆر ئەلان هەر دکتۆر زەنگیان بۆ لەدان دانەوە مەسەن
ڕێکلامان بۆ بکات لە تاران دکتۆر های چاک فوق تەخصص ئەلان دیانمیان چاکرد سەرچاومیان چاکرد پارەشیان دای؟ باڵێرە وەڵڵا بێژگە لەو کە دیانیان چاکردم پارشی وەرگرووە سەرچاومیان چاکردوە لیفتیان کردوە بۆ پارەکە چاکت کردیان پێویست پێی بوو وەڵڵای جار پێویستم بووە بۆ سەرچاوشتم کەمێک ئینسان خۆت نوێکەوە خۆ جوانکەیتەوە بە ئینسان وڵای بەخوا 10 ساڵی جوان کردمەوە ینی ئەو دکتۆری کە سەرچاوی 10 ساڵی جوان کردمەوە باوەڕکە باش پارەکە جوانی کردیان دکتۆر ناوەڵا دکتۆرەکە جوانی کردمەوە پارار پێدا دێ وەلی باوەڕکە جوانی ئەو دکتۆرە بەڕاستی دکتۆری چاک بوو دەستی مازەکەم جا بە فارسی بە کوردیەکە خۆی حاڵی بێت دەستخۆشی لێ دەکەم کە لیفتی سەرچاوی کردم سپاسی دەکەم ئاغای دکتۆری جوانکاری ئەرێ وەڵڵا باشە دکتۆر زەمانی باش ڕێزمان بۆی هەیە ئەوە ڕێکلامێکشت بۆ کردو ئەتو ڕێکلامەکەت بۆ کرد ئەتو پارەکەت وەرگرت باشە زۆر سپاس زۆرترین پارەیە کە لە حەفلەیەک وەرگرت پێ چەند بۆ واللهی زۆرترین پارەیە کە لە حەفلە وەرم کردو بێت لەو کۆنسرتانەیە وەرم گرتووە چەند بۆ مەسەلەن والله 200 180 200 ینی وەک ئەگە وەکو دۆلار لێکی بدەیەوە چەند دەکە نازانم بە دۆلار دەکاتە چەندە کاک سۆران من باش لە دۆلاری تێناگەم بەس بۆ پارەی وڵاتی خۆتان زۆرە بۆ وڵاتی خۆمان لە خوددا بە زیادی خراپ نەبووەرە وڵا ئەرێ واللهی بۆ ئێمە باش خراپ نییە باش زیاد بێت باش بۆ ئێران باشە زۆرترین شاباشە کە بۆ تات بێت چەند بۆ لە حەفلەیەک والله زۆرترین شاباشێک کە بۆ مات بێت 5 میلیۆن 5 میلیۆن ئەرێ والله تێگەم ناوی هەندێک گۆرانی بێژت پێ دەڵم مەسەڵەن دەڵێن فڵانیان فڵان زانین تۆ کامیان هەڵدەژێری بەڵێ باشە بەس دەچینە لای گۆرانیەک و ئەوەش زۆر سەختە بۆ من کاک وڵای جایتر تۆ بە هەزاران کیلومتر بڕیەوە یەک جار دەستمان دەکەوێت کا لوقمان لە خزمەتان مامە سۆرانجی باوەڕە تۆزێک تۆ هیلاکەین تۆ خەڵکی زۆر هیلاکەین باڵپەڕین بامەش تۆزی بە قسە هیلاکەین بەڵام پێش ئەوە ئێمە بە سوپاسێکی کۆمپانیای کاڤیم بکەین کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە ماشەڵڵا کاڤین یەکێکە لەو کۆمپانیانەی کە ینی وەکو شەریکەی ئەو شەریکەی کە ئێستا شیر و ماست و پەنیر و ئەمانەکە دروست دەکات کۆمپانیایەکی خۆماڵەیە لە ماوەیەکی کەم ماشەڵڵا زۆرترین پێشوازی لەکراوە لەلایەن خەڵکی خۆمان و خەڵکی خۆشەویستی کوردستان کاڤین بەڕاستی شایانی ئەوەیە کە تاقی بکەیتەوە هەموو ئایتمەکانی و بەڕاستی تایبەتەوە شیعاری کاڤینیش بەڕاستی لە جێی خۆیەتی و بەڕاستی ئاوەش جێبەجێ دەکا وەکو شیعارەکەی کە دەڵێت لە کێرگەکانمانەوە یەکسەر بۆ ماڵەکانتان لەبەروی بەڕاستی خۆماڵەیە هیچ غەل و غەشێکی تێدانێت چونکە من منداڵەکەی خۆم دەیخواتەوە دەیخوات و لە هەمان کاردا شیرەکەش لە ماڵەوە ماستەکە ینی ڕۆڤانی کوڕم عاشقی ماستی کاڤینە تر منداڵیش کاروخمە بخۆ دەزانانی ینی حەزی لە شتی خۆش و تایبەت و بەتامە ینی ماڵەوەمان دایک و باوکم ینی بەڕاستی زۆر حەزیان لە شیرەکەیە و ئایتمەکانیان بەڕاستی زۆر زۆر تایبەتە سوپاس بۆخوا کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتن و ئێوەش بیر لە مەوادی خۆماڵی بکەنەوە بیر لە کۆمپانیای خۆماڵی بکەنەوە ئایتمەکانیان ئیتر بەسە ئیتر 2026 واز لە شەریکەی بیانی و ئەزنەبی و ئەمانە بێنین چونکە لەخوا بە زیاد بێ ئێستا کوردستانی خۆمان ینی ئەوەندە بەرەو پێش چووە ئەوەندە بەرەو پێش چووە ینی ئەوەندە خەڵکی ئێستا زانا و شەهادەدار و پرۆفیسۆری باشمان هەیە لەو مەجالانەیە کە شتی باش بەرهەم دێت و شتی باش دروست دەکرێت شتی باش دێتە بازارەکان هیچ پێویستمان بە وڵاتانی دەرەوە نیە جا بۆیە کاڤینیش یەکێکە لەو ئایتمانەی کە خۆماڵیە بۆیە شایانی ئەوەیە کە تاقی بکەیتەوە شایانی ئەوەیە کە بەڕاستی پارەی پێ بدەیت چونکە پەشیمان نابیەوە یەک جا تاقیکردنەوە دەبێتە هاوڕێی ڕۆژانەت لە هەموو ئایتمەکانی کاڤینیش باگراوندی دیارە کە چەندە خزمەتی کوردستانی کردووە سوپاس بۆ کاڤینیش زۆر بەسەرچاو حەز لە شیرە ئەرێ وەڵڵای حەزم زۆر لە شیر و ماست اینجا کاک واقعەن شیانی و قسانە قسانە هەیە ئەم سەرسوورەیان پڕچەوریە سەرشینەکەش کەم چەوریە ئەوزا نازانم تۆ زوو شیر دەخۆی
والله زۆر ئەمن زۆر شیر دەخۆم کاکسوەران دەبی خۆ. هەی دەستت خۆش بێ یاخدا عافیەتت بێ کاک لەخۆ. قوربانت بم دایزانی چۆنیە بەڕاستی چۆنت خوا بە وجدانەوە ئەشهدو خۆشە؟ باوەڕکە عەجەب شیرێکە یاڕەبی دەست و چاوت خۆش بێت کافینە کاڤین کابین بەڕاستی عەزەمەت خۆش پێم عیب نەبووە هەمووام دەخوارد هەموو شیرە بێ ئێوە ناخۆش ئێوەش ئەوە من هەموم خوارد بەڕاستی عافیت بژی بێمان ئەوە لە لای تۆی بەڕاستی دادنێ بژی حەزم دوایی لێ بوو دوایش دەیخۆم هەمووی دوایش بیخۆ. زۆر سپاس اینجا با بچین لای گۆرانێکی تر گۆرانێکی هەڵپەرچیە ئای بەسەر چاو باشە بەسەر چاو با بزانین سەرم پێوە نییەوەی چاوت مازدەک بە خۆت و بۆ کڵاوەتەوە هەری وەڵڵی. حەڕەکەی نوێمان هەیە ئەوڵە حەجا من هەموو ڕۆژە حرەکەتێکی جەدیدم هەر پێەیە گیان پێ وابی هونەرمەندە بێ هەموو ڕۆژە شتی جەدیدی بێ نال هەر یەک حرەکەت بێ یەک حرەکەت بەکار نایە نا باشە فەرموون. ای کمی دوری تو دم کجه یابواره کمی دوری تو دم کجه یابواره ای زعوره نای بهابواره او تو مره گای شارو نشابواره او تو مره گای شارو نشابواره Ay, suena que tam giraya, tam giraya. Astere gala shim serle shawaya, serle shawaya. Romu da rom tafhem marayega. Kazni razi dli min tayega. Kazni razi dli min tayega. Ay kami duri to dam kushaya mare. Kami duri to dam kushaya mare. Ay zaure او تو مرگای شارو نشابواره او تو مرگای شارو نشابواره
باش لي حاڵی نابم دەست خۆش کاک لوقمان بە قوربانت بم. ئاگرت تێ بەردەین کاک زۆر سۆران زۆر عزیزی سپاس. منیت بە تەمام ژنێکی کە بیانم دێی ئیشەڵڵا شنیتر نایێنی تازە مزانین کوتم تازە بە پێ یەک پیر دەبن ئارزوی خۆشببختیتان بۆ دەکەم بەخوای تۆڵی چواری بۆ کردومەتەوە بەس سابەتە. یاڕبی بە پێ یەک پیر بن تۆ بە تەمای ژنی دووەم نی کوڕەنە وەڵڵا ئاها کەڵەگای لێ من توان ئەومان کوژێ بۆ ئێوەژم برامەی چۆن خوا بەجز دێ ئەی. قەز دەگە تۆی دانەوە بۆی دڵپرسی لێ ناکە دە باشە ناوی چەند گۆرانی بێژەکەت پێ دەڵێم فڵانیان فڵان بزانم تۆ کامە فڵانی هەڵدەبژێری باشە ڕێزم بۆ هەمووشیان هەیە طبعاً، بێڵم دڵیان لێم نێشی ئارێ وەڵا هەروایە ئەوە ڕێزم بۆ هەموویان هەیە ئێمە فڵانە کەس بە فڵانە کەس مقارنە ناکەین کاک لوقمان چونکە ئەمە حەدمان نییە بڵین فلان لە فلان باشتر یان فلان وەکو فلانە نە ئەمە وەکو ناوێکمان داناوە ئەو دوو کەسە ناوی هەیە و لە هەمان کاتدا لەوانەیە هەندێک کەسە بێ ئەرشیفی زۆر زیاترە کەسی یەکەم لە کەسی دووەم بەڵام ئێستا ناوی هەیە و خەڵک گوێ بۆ ڕادەگرێ و خەڵک خۆشی دەوێ بەڵام کەس بە کەس مقارنە ناکەین کەس نایە ئاستی هیچ کەسێکی تر هەر کەسە و فانی خۆی هەیە و بەخوای فانی کاک لوقمان فانی من نییە فانی من فانی کاک لوقمانی نییە جا بۆیە هەر کەسە و وەکو پیتزاوایە قاشەکەی بخۆی بردێ جا بۆیە ئەوەی کە جمهوری ڕۆناڵدۆیە جمهوری مێسینە ئەوەی کە جمهوری مێسی جمهوری ڕۆناڵدۆ ڕەحمەت لێوێ بەڵام هەردووکیان بەناوبانگن و کەسیش لە ئاستی کەسنێ هەرێکە لە بواری خۆیدا بەڕاستی ینی زۆر زیرەکە علاقەیە ئافرین وای علاقەی بە کەسێکی تر کەسێکی خۆش دێ جا ئەو بڕگەمان لە بەرنامەکانی تر ینی ئەنجامماندا بوو کۆمەڵێک هونەرمەند ڕخنیان گرت بوو گوتپیان چۆن تۆ فلانە کەس تێناوەتە ئاستی فلانە کەس وەکو ئازدانان نییە ئەمە ینی لەوانەیە مەسەڵەن کاک لوقمان 20 ساڵ خزمەتیە بێ هونەرمەندێکی لە تەنیشدانە 5 ساڵ خزمەتیە بێ ئێمە باسی ئەرشیف و خزمەت ناکەین ئێمە باسی ناوبانجی دەکەین باسی ناوبانجی دەکەین هەر ئەوەندەیە ناسی ڕەزازی یاخود مامۆستا ناسی ڕەزازی یاخود مامۆستا نەجمەدینی غوڵامی وڵی هەردووکیان بەڕاستی ئەو هونەرمەندێکی گەورە و ئەو هونەرمەندێکی شارەزا من نازان بە خوداکامیان هەڵبژێرم نازانم بۆ خوددا ئەتوانم هەردووکیان بڵم کات بە خۆی ستایلی پرۆگرامەکە ستایلی بڕگەکە ئەوەیە کە یەک کەس هەڵبژێری وەڵا بە مامۆستا ناسر بێت مامۆستا ناسر بەڵێرە وەڵا ئەلبەتە ڕێزم بۆ مامۆستا نەجمەدینەی خوددا وکەی دەنگیم بە ئەنازی ئەرز و ئاسمان پێخۆشە باش ولیتە هەرحاڵ دەبێت کەسێک هەڵبژێری نەفەری هەڵبژێرە مەجبورم کاکسمای سەردەشتی یاخود کاگاوت بۆکانی وای بەڕاستی هەردووکیان هونەرمەندی چاکە نازانم بۆ خوددایە زۆر سەختە و سوالە بۆ من نازان بڵم مامۆستا ئەسمای سەردەشتی باش عەزیز وەیسی یان بەختیار ساڵح وەڵا کاک بەختیار ساڵح ڕێزم بۆ کاک عەزیز وەیسیە وەلی کاک بەختیار کاک بەختیار کوروش عەزیزی یان لوقمان عەزیزی کاکوورش عەزیزە کاکوورش عەزیز کوروش عەزیزی کاکوورش ینی خۆتەڵ نەبژات ئەوە تەڵبژات کاکوورش باش با ئەو هونەرمەندانی ترکە ناومێنێت نەڵێنەوە بۆ عەشق یان پارە وەڵای شتێک بەناوی عەشق نییە کوا کاکسوەران لەم دەورە ئەشتێ بەناو عەشق ماوە ئەمڕۆ هەمووی بۆ پارەیە خودداوکی دڵاگە پارەتە بۆ عەشقیشت هەموو شتێ بە دوایە دێ هەموو شتێ بە دوایە دێ پارە کاک سەید فەخرەدین یاخود کاک مستەفا شێواو واللهی بۆ خدای خۆ من لەگەڵ ئەوانە زۆر ملاقاتێکی وام نییە کاک لە دوورەوە ناسی نەبە خوددا زۆر ملاقاتم لەگەڵ یان نەبوو ڕێزم بۆ هەردووکیان هەیە هەردووکیان عەزیزی منن براو کارێک کاک مستەفا شێوا وەک باوکی من وایە کاک سەید فەخرەش وەک برایەکی گەورەولی بۆ خدای خۆ من لەگەڵ یان کامیان هەڵدەبژێری واللهی لەبەر ئەوەی پێشکسوەتی تر ناڵم ئەو لەو چاترە من جستارەتی وا ناکەم وەلی لەبەرەوەی کە ئەو لە پێشکسوەترە و دەمێ مەسەن زیاتر هونەرمەند بووە با کاک مستەفا شێوا بێ کاک مستەفا نێشی جەنابە زۆر ئازیزی لای من زۆریش گەورەی لای من ولی بە هەرحاڵ بە عنوانی باوکێک بە عنوانی هونەرمەندێکی کۆنە کاک مستەفا بەڕاستی یەکێکە لەو هونەرمەندانەی
کە ینی زۆر بە جوانی کاری خۆی کردووە ئەرشیفێک و مێژوویەکی جوانی هەیە لە بنکوتن و بەڕاستی مێژوویەکی خاوێنی هەیە بۆ نمونە مەسەڵەن لەوانەیە تۆ حەزت لە گۆرانێکی کاک مستەفا شێواو بێ بۆ نمونە لەوانەیە حەزت لە ستایلەکەی کاک فەخرەدین بێ تێدەگەی ینی ئێمە ئەومان کە تۆ کەسێک هەڵبژێری ئەگەر نەگەوەی کە تۆ بڵێ فلان باشیان فلان خراپە هەمویان کەس خراپ نییە هەمویان لە بواری خۆیان لە شوێنی خۆیان لە مەکانی خۆیان بەڕاستی شتێکیان کردو کە جگای پەنجیان دیار بێ و کە خەڵکێکی باشیان بۆ خۆیان کۆ کرد بێتەوە تێدەگەی هەواداریان بێت ئەوە حەدمان نییە بە بڵێن فلانیان فلان لە ئاستی فلانە نە شتیوان من هونەرمەند ئاوات بۆکانیشم خداوکیلی چۆن خداوکیلی پێم هونەرمەندە گەورەترین هونەرمەندیشە واقعەن پێم هونەرمەندە دەنگی خۆش بەڕاستی هونەرمەندێکی ڕێک و پێک و جوان ولی ئیتر چۆن کاکسمایریش کۆن بووە و هونەرمەندێکی هەبوو زۆر کەس ئینسان دەبێ هەر حاڵ ئەوش نابێت دڵی بێشە چۆن نانە دڵنیاشم کاگاواتیش ئەگەر کاگاواتیش لە جێی تۆ بواە مەسن لە جێی تۆ وایە دڵنیا بە هەر کاک سمای سەرشە ڕەحمەتیان لە بژار چونکە زۆر زاریش باسی کردو کاگاوات بەڕاستی وەکو وەفایەک بۆ هونەرمەندە خۆشەویستێکە لە ژیان نەماوە باشە سەمیرا کارزان یان سەنا بەرزەنجی وەڵڵاهی ئەمن چۆن ئەمن لەگەڵ سەمیرا کارزان باوکی ئەوانی هەرفێق من هەر ڕفێقی براکەش من پێشم واقعان هونەرمەندە وەڵا سەمیرا خان سەمیرا کارزان باڵێ باش ڕێزمانێ بۆ خات و سەمیرا بۆ خات و سەنا هەردووشیان کاری جوانیان کردو ڕێزم بۆی هەیە یەک نەفەر ماوە یانی دوو نەفەر ماوە مامۆستا حەسەن زیرەک یان مامۆستا محەممەدی ماملێ وەڵڵاهی بۆ خوددایە مەڵاجا ئەو دوانە کوان مقایسە دەکرێن ئیتر بەشتێک بێ بە پۆینتێک بێ بە گۆرانێک بۆ مقایسە بۆ نابن وەڵڵاهی بە خوددا جا بڕگەکە خۆشی سوالێک لە ئینسانەکەی باوەڕ ئینسان تاو دەبەسیتەوە پێ نازانێت چی بڵێ خوددا و چیلی هەشتێکی تیان نامێنێت چی بڵام یەکیان من مقایسەیان کەم ئاخر من قاسەیان مەکە نەم گوتیە حەدیشمان نییە یعنی ئێمە فلان لە تەنیش یانی بڵێن فلان لە فلان باشتر نە احترامی ئەو گوێگرەکانیان خانەوادەکانیان چۆن مامۆستا حەسەن زیرەک هەوشاری خۆمە و خەڵکی بووەکانە و هەوشاری خۆم وە ئەلبەت هەر کەسی لە مەهاباتە بێ دەڵێ مامۆستا محەممەدی ماملێ ولی من چۆن هەوشاری خۆمە دەڵێم مامۆستا حەسەن زیرەک تۆ شارچێتیت کرد شارچێتیت کرد لەبەر بۆکان مامۆستا هەوشاری خۆمە کابرا هەمشە هەوشارێکی خۆی دەڵامیشە دەرە لە مەهاباتیش کەسەتر بێ دەڵێ مامۆستا محەممەدی مام هەردووکیان عەزیز و خۆشەویستن بۆ من باشە قوربانی گۆڕشیان بم ئیشەڵڵا جێگامەکانیان بەهەش بێ سڵاو لە خانەوادەکانیان زۆر سپاس بۆ هۆتێل ڤان ڕۆیال کە شوێنیان داوینەتێ شوێنیان بۆ دابین کردوین بەڕاستی هۆتێلێکە هەتا بڵێم هەتا وەسفی کەم هەرکەمە نەک لەبەرەوەی کەم بێم پرۆگرام لێرە بکەم نە بەڕاستی کوالێتە بەڕاستی خزمەتکردنی ئەو خەڵکانی کە دێنە ئێرە و لە هەمان کادا کارمەندەکانیان ستافەکانیان پڕ بەدڵ خزمەتی ینی ئەو شخصانەکەن کە دێنە ئێرە وە لە هەمان کادا ینی بەڕاستی کە تۆ یەکەم جار دێ ئێرە هەز دەکەی ئێرە ماڵی خۆتە هەز دەکەی ئێرە شوێنی خۆتە چونکە پێشوازێکی زۆر جوانە لێ دەکەن بۆیە هەر ئیڤێنتێک هەر ئاهەنگێک لەدایک بوونێک مەولودێک یاخۆت ئەگەر لە شارەکانی ترەوە دێن لە وڵاتێکی ترەوە دەی بۆ هەولێری خۆشەویست هەولێری پایتەخت بەبێ دوو دڵی ڤان ڕۆیال هەڵبژێرە دڵنیا بە پەشیمان نابیەوە زۆر سپاس بۆ کاک لوقمانیش قوربانی چاوم دەست خۆش بێ کاک لوقمان عەزتماندای لە ڕۆژهەڵاتەوە زۆر سپاس چی تێ لە کۆتایی پێمان بڵێ گلەیەک شتێک تەبێ پرۆگرامەکە چۆن بوو دەستان خۆش بێ بەڕاستی دەستخۆشیتان یەکەم زۆر پرۆگرامێکی جوان و دەستخۆشی لە برادرە ئازیزان ناکەم مەمنونم کە ئاوا جەنابەت هونەرمەندان احترامیان بۆ دادانی سپاس گوزارم لە تۆ لە جەنابەت کاک سۆرانجان عەزیز و خۆشەویستی منیت هەر بژی و هەر سەرکەوتوو بیت قوربانت بم زۆر سپاس بەخێر بێ کاک لوقمان بۆ باشووری هەمووان باشووری دڵان باشووری کوردستان ئینشاءڵڵا کوردستان هەر ئاوەدان بێ ئێمە ڕاستە دەڵێن چوار پارچە بەڵام
ئینشاءڵڵا هەر یەک پارچێ و هەر بە یەک پارچەش دەمێنێتەوە و لە هەمان کاتدا سڵاو بۆ ڕۆژهەڵاتی خۆشەویست و ڕۆژهەڵاتی کوردان و ڕێزمان هەیە بۆیە بەڕاستی من نامەیەکی یەکجار زۆرم بۆ دێ لە ڕۆژهەڵات چاوتان ماز دەکەم ئەو خوشکوبرانەی کە خەڵکی ڕۆژهەڵاتن و لە تاراوگەش دەژین ڕێزم بۆیان هەیە چون زۆر کۆمنتی جوان و زۆر نامی جوان دەنێرن ئینشاءڵڵا لە هەر شوێنێک بن سەرکەوتوو بن لە ساغ بن دڵخۆش بن زۆر سپاس بۆ کاکە لوقمانی خۆشەویست کە لە ڕۆژهەڵات و هات بۆ باشوور و توانی بێتمان شتێکمان کردبێ کە هیلاکی و ماندووبوونەکەی لەبیر ببێت چاوی منی عزیزی زۆر سپاسم لێرەشۆ پێم خۆشە سڵای بۆ ماهان بنێرم چاوت ماز دەکەین ماهانی گۆڵ زێڕینە تۆ نەک پەنجەد نینۆکانی شازن ڕاستی کاکسۆران ماجان زۆری خۆش دەوێت الحەمدولێلان برایەکی گەورە هەمیشە باوەڕکە لەو ئەینەواتم فەقەت تعریفی تۆ دەکا مانجیان هەر سەرکەوتوو بێ هونەرمەندێکی زۆر باشە و ئیشاءڵڵا دڵنیام ئەگەر ئاگای لە خۆی بێ ئەگەر گرنگجی بەخۆی بدا داهاتوێکی زۆر گەشتی دەبێ چونکە بە یەک کەس ئیشی 15 کەس دەکە ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بێ زۆر سپاس ئەمر درێژ بن ئینشاءڵڵا ڕێزمانێ بۆ براژم بۆ کچە بچووکەشت عزیزی منی سڵاو ڕێزمانێ بۆ ڕۆژهەڵات دووبارە کوردستان هەر ئاوەدان ببورن لە کەم و کوڕیمان ئینشاءڵڵا تا پرۆگرامێکی تر و میوانێکی تر هەر لە خۆشیدا بن و خۆشم سپاسگوزارم هەر بژین و سەرکەوتوو بن پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری پێشکەشکرا